سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتوین بۆ شاری سلێمانی خۆپیشاندانێکی گەورەیەوەیە لە شاری سلێمانی کە بۆ یەکی ئایار ڕۆژی جیهانی کرێکار بەڕێوە چووە دروشمەکانی سەرەکی ئەم خۆپیشاندانە نانکار ئازادی و ژن ژیان ئازادی و سایری داخوازی کرێکاران بووە هەر وەکو ئێستاش دەبینین کاک نەجم محەممەد سرودێکی شۆڕژگەرانەسان پێشکەشەکە دواتر بەیاننامێ مافی کرێکاران کە لەلایەن بەڕێز عوسمان زینجانی بەرپرسی سندیکای کرێکارانی کوردستان لە قی سلێمانی پێشکەشتان دەکەن بوون بۆ بینین. نامەی کۆمیتەی یەکی ئایار بە بۆنەی ڕۆژی هاوپشتی و نێونەتەوەیی کرێکاران ژنان و پیاوانی کرێکار خەڵکی ئازادی خواسی کوردستان جەماوەری خۆپیشاندەر ئەمڕۆ لە کاتێکدا یادی یەکی ئایار دەکەینەوە کە جیهان پێی ناوەتە وەرچەرخانێکی مێژووی ئەویش لە ڕێگەی کێشمەکێشی توندی نێوان زلهێزە ئیمپریالیستەکان لەسەر بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانیان ئەم ململانەیە زۆربەی ناوچەکانی جیهاندا پەرەی سندووە و بۆتە جەنگێکی خوێناوی و ژیانی ملوێنان ئینسانی کرێکار و زەحمەتکێش پێوە سوتاوە هەر وەک لە ئۆکرانیا و فەڵەستین و کوردستاندا دەیبینین لە جەرگەی ئەو ڕوبەڕووبوونەوە خوێناویەدا ڕیزبەندی تازەی دروست کردووە دەوڵەتانی هەرێمایەتی و حیزب و ڕەوتە بۆرژوا و قەومی و ئیسلامی و هێزە میلیشیایەکان کەوتوونەتە ڕیزبەندی و دابەشبوون بەسەر دەوڵەتانی سەرمایەداری جیهاندا ئەمەش لە کاتێکدایە کە تەواوی ئەم هێزانە بە دەوڵەتانی ئیمپریالیستی ڕۆژاوا و ڕۆژهەڵاتیانەوە بە دەوڵەتە دیکتاتۆر و کۆنەپەرستەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و لە کوردستانیشدا بە حکومەتی هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانەوە خەریکی سەپاندنی سیاسەتی ئابووری نیولیبرالیزمی سەرمایەدارین بۆ شانخاڵیکردنەوەی حکومەت لە بەرپرسیارەتی دامەزراندن لە کەرتی گشتی و ڕادەستکردنی خزمەتگوزاریەکانی تەندروستی خوێندن پەروەردە و کەرتی کارەبا و هەڕاستکردنی بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت و داتەکاندنی گیرفانی هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەوان بە پیلانێکی زۆر ئاگایانە خەریکی تەفروت و ناکردنی کەرتی گشتین لەم ڕێگەیەشەوە سامان و سەروەتی گشتی کۆمەلگایان قۆرخ کردووە بۆ کۆمپانیاکان لە ڕاستیدا ئەمە شتێک نییە جگە لە فەرهود و تاڵانی بە پێی یاسا و بێبەشکردنی کرێکاران و زەحمەت کێشان و موچەخۆران لەم سەروەت و سامان و داسەپاندنی هەژاری و برسێتی و بێکاری بەسەریاندا هەر بۆیە دەبینین لە ماوەیەکی کەمدا سەدان ملیاردێر و ملوێنەر لە هەرێمێکی بچووکدا وەک کوردستان لە شێوەی قارچکی بەهار هەڵتۆقیون و لەلایەکی ترەوە بەدەیان هەزار هاوڵاتی ژیانێکی مەمرە و مژی ژیان پێڕەوا نابینن ئەمە ستەمێکی چینایەتیە گەندەڵیەکی یاساکراوی سەرمایەدارانەی ڕوون و ئاشکرایە ئەمڕۆ لە کوردستاندا بێکاریەکی لە ڕادەبەدەر پەرەی سندووە حکومەت هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکان هیچ پلانێکیان نییە بۆ دەیان هەزار لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئەم حکومەتە چەندین ساڵە بە سەپاندنی سیاسەتی سگەڵگوشین پاشەکەوتی موچە نیوە موچە بەسەر فەرمانبەران و مامۆستایان و کرێکاراندا هەژاری و برسێتی کۆمەلگادا پەرەی پێداوە پێشێرکردنی یاساکانی کار یاسای دابینی کۆمەڵایەتی ڕێگرتن لە کاری سندیکایی و فرە سندیکایی لەلایەن خاوەن کارەوە دژی مافەڕەوەکانی کرێکاران لەلایەکی ترەوە بێدەنگبوونی حکومەت لە ئاسەم دۆخەدا سلمێنەریە و ڕاستیەیە کە ئەم حکومەتە حکومەتی کرێکار و خەڵکی زەحمەتکێشیە سەرمایەداری ئەمڕۆ لە ڕێگەی تەکنەلۆژیای نانۆ و ئامێری بزوێن و خۆبزوێن و زانستی نوێی وزە وەزیرەکی دەستکردەوە ڕۆبۆتی پێشکەوتو هەڕەشە لە بێکاربوونی سەدان دەکات هەزاران کرێکار ملیۆنان کرێکار دەکات
پێشبینی دەکرێت ڕۆبۆتەکان بە ڕێژەیەکی بەرز جێگای کرێکاران و فەرمانبەران بگرنەوە. ئەم پێشکەوتنەی تەکنەلۆژیا نەک بۆ بەرژەوەندی گشتی بەڵکو لە خزمەتی قازانجپەرستی کەمینەیەکدا بەگەڕخراوە. بەشی خەڵک لە داهات و سەروەت و سامان بۆ ئاستی کارەساتبار کەم دەکاتەوە. بەشی سەرمایەداران کە لە پرۆسەی بەرەمێناندا دەستی بەسەردا دەگرن هەزاران جار زیاتر دەبێت لەوەی بۆ ژیانی گشتی بەکاربێت. ئەوەی ناوی ڕۆبۆتەکان خەرجی دەکەن ئامادەنین بۆ مرۆڤەکانی خەرج بکەن بە پێچەوانەوە لە مرۆڤەکانی دەگرنەوە بۆ ڕۆبۆتەکان. ئەمە نیشانەی قەیرانێکی قوڵە کە سیستەمی سەرمایەداری خۆی و هەموو مرۆڤایەتی خستووەتە ناوی و ژیانی گشتی ڕوبەڕووی مەترسی گەورەی بێکاری و پەراوێزکەوتویی و بە شوێن ئەوانیشدا جەنگە مەڵوێرانەکان کردووە. ئامادەبوانی بەڕێز خەڵکی ئازادی خوازی کوردستان، کرێکاران و زەحمەتکێشان دوو جەنگ هاوکات بەیەکەوە لە ئارادایە. جەنگی نێوخۆیی جیهانی و بۆرژوازی سەرمایەداری کە مەترسی هەڵگیرسانی ئەتۆمی بە دوای خۆیدا دەهێنێ. هەموو مرۆڤایەتی و گۆی زەوی خستۆتە بەر مەترسی. جەنگی ئێمەی کرێکاران و ئازادی خوازان، جەنگی زەحمەتکێشان و بێبەشان بەدژی ئەو دۆخەدا سەپاوە بە سەرماندا لە بێکاری و هەژاری و جەنگ و ماڵەوێرانی و ئاوارەیی. بەرگرتن بە ئایندەیەکی تاریک و ترسناک کە سیستەمی سەرمایەداری و دەسەڵاتی بۆرژوازی بە شەریەت کێش دەکا بۆی. بەلایەنگرێتی و چوونە پاڵ ئەو بلۆکی ئیمپریالیست و ئەم حیزب و ئەم ڕەوتە سیستەمکارانەی لیبرالی نایەتە دی. بە پێچەوانەوە هێندەی تر گوڕیان پێدەبەخشێ تاکە ڕێگا نەک بۆ بەرگرتن بە مایندە ترسناکە بەڵکو بۆ ڕزگاربوون لەم دۆخە دژوارە لەم بێکاری و برسیەتیا ڕێکخراوبوون و هاتنە مەیدانی خۆمانە وەک هێزێکی چینایەتی سەربەخۆ و بەرجەستەکردنەوەی ئیرادەی خۆمانە لە جۆرەها شێوەی ڕێکخراوبوون و پیشەیی و سندیکایی سەربەخۆ لە حیزبەکاری دەسەڵات پێگەێنانی کۆڕ و و کۆبوونەوەی گشتی و ئەنجومەنی ناوەندی کار و شوراکانی شوێنی ژیان لەناو بۆتەی خەباتێکی بەردەوام و هەمولایانەی جەماوەرەیدا دەتوانێت ئەم ناڕەزایەتیانە سەربخا. بەڵام ناڕەزایەتی بەردەوامە. کرێکاران و مامۆستایان و بێکاران لە ململانێدان دژی ئەم سیاسەتانی حکومەت تێکۆشان درێژەی هەیە. نمونەی دەیانمانگرتنی کرێکارانی ژینگە پارێز و کرێکارانی بیناسازی کۆڵەدان و بەردەوامی 5 مانگ لەمانگرتن و بایکۆت و خۆپیشاندان دژی بێموچەیی و دانەمەزراندنی گرێبەستەکان و وەستاندنی پلەبەرزەکردنەوە لەلایەن مامۆستایان و فەرمانبەران وەک توێژێکی زەحمەتکێش لە چینی کرێکار هاوسۆزی پشتیوانی فەرمانبەران و خانەنشینان و کە مندامانن بۆ ئەم بزوتنەوە ناڕەزایەتیە. نمونەیەکی بەردەستەیە لە هاتنە مەیدانی یەکگرتو و بەدەستهێنانی بەشێک لە خواستەکانیان. ئەمە ئەزموونێکی چینایەتی پڕبەهایە و دەبێ پەرەی پێ بدرێ. لەگەڵ هاوچینەکانماندا لە ناوەڕاست و خواروی عێراق خۆمان لە یەک بزوتنەوەی سەراسەری پێک بێنین و بۆ ڕووبوونەوەی ئاڵ و گۆڕی ڕیشەیی لە بنیادی حکومڕانی سیاسەتی گشتی دەسەڵاتداران بە ئاراستەی بەرچەوەندی گشتی هاوڵاتیان و چینی کرێکاران و فەرمانبەران بە تایبەتی. بەرز و شەکاوە بێ ئاڵای یەکی ئایار بژی خەڵاتیەوە پشتی چینی ڕسوا بێ سیاسەتی برسیکردنی کرێکاران. کۆمیتەی یەکی ئایار سلێمانی 2024 پیرۆز بێت یەکی ئایار ڕۆژی هاوپشتی چینی کرێکار بۆ پێشەوە بۆ خیابان وە ڕۆژی ئەوەلیمەیە بۆ پێشەوە بۆ خیابان وە ڕۆژی ئەوەلیمەیە بەرەو مەیدانی پڕخرۆش بۆ پێشەوە بەبووی لەرزێ سەرتا پەشەر بەدەچڵەکێ دڵی شار بۆ پێشەوە بۆ خیابان وە ڕۆژی ئەوەلیمەیە بۆ پێشەوە بۆ خیابان وە ڕۆژی ئەوەلیمەیە بەرەو مەیدانی پڕخرۆش بۆ پێشەوە بۆ پێشەوە بە بلەرزێ سەرتا پەشەر بەدەچڵەکێ دڵی شار وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی بتەوەرن وەرن هەموو ئاڵا بەدەست بە هەنگاوی
تورن بوومە لەرزەوەسارن لە کارگەکانوە دەرکەون دەس و چەکوش بەدەستوەرن با بدرەوشێ بۆ ئاڵای سوور سووری گەشێت بۆ ئاڵای سوور با بدرەوشێ سووری گەشێت بۆ پێشەوە دەنگ هەڵێنا بە سرودێک دەنگ هەڵێنا کە لە دەریای سووری کرێکەران هەڵکوڵێ بۆ پێشەوە دەنگ هەڵێنا بە سرودێ دەنگ هەڵێنا کە لە دەریای سووری کرێکەران هەڵکوڵێ ئاڵای سوورمان بە ئازادی وشەی بێ ئاڵا و سرود پێکاوە بێ بۆمی سەرمایە بزر بێ سەهاوڕێیان بۆ پێشەوە وە ڕۆژی ئەووەلیمەیە سەهاوڕێیان بۆ پێشەوە وە ڕۆژی ئەووەلیمەیە ئاڵای سوورمان بە ئازادی وشەی بێ ئاڵا و سرود پێکاوە بێ مۆمی سەرمایە بزر بێ ئەم ڕۆژە خۆسەنگەرێکە مانگیش نارنجەکی دەستی خۆرێ تاویش تۆ پزیکە هەوایە دەین بخرۆشین وێنەی بروسکە ناخی ئەسمان بلەرزێنین بخرۆشین وێنەی بروسکە ناخی ئەسمان بلەرزێنین ساوڕێهان بۆ پێشەوە وە ڕۆژی ئەووەلیمەیە ساهاوڕێیان بۆ پێشەوە وە ڕۆژی ئەووەلیمەیە کرێکارین کرێکارین پەروەردە ڕەنج و ئازارین کرێکارین کرێکارین پەروەردە ڕەنج و ئازارین شەپۆلی لافاوی ئەیار ئێمەین دەریای خۆرۆشی کار شەپۆلی لافاوی ئەیار ئێمەین دەریای خۆرۆشی کار سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات چاکی روزگار سورینی تو بی آزادیا چنی چاکی روزگار سورینی تو بی آزادیا چنی نکرلی را لگی جیان هلدا کینال شورشمان نکرلی را لگی جیان هلدا کینال شورشمان سوسیالیزم ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سوسیالیزم ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات
بالێنە دەین بەڵێنی سوور لە گشتکارگای نزیک و دوور بالێنە دەین بەڵێنی سوور لە گشتکارگای نزیک و دوور ئەگەری خۆت ئەگەرسێنین ڕیشەی زۆڵم و زۆر دەربێنین ئەگەری خۆت ئەگەرسێنین ڕیشەی زۆڵم و زۆر دەربێنین سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات لێرە لەگەڵ جیان هەڵدەکەی ناڵەی شۆڕژمان نەکەر لێرە لەگەڵ جیان هەڵدەکەی ناڵەی شۆڕژمان سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات سۆسیالیزمە ئەسۆی ئەوات ئەسۆی ئەوات و ڕۆژهەڵات